کۆڕی شێعر بۆ دەستەی شاعیرانی تەبا. سازانی ئەم کۆڕە شێعرە بۆ خۆی شێعر پەیامی ژیاندۆستی و پەیامی گەشەگیرانی ئاشتی و ژیاندۆستی لە کۆمەڵگادا پێویستە شاعیران ڕۆڵێکی ئەرێنی و ئیجابیان هەبێ لە کۆمەڵگادا کاریگەر بن و پێویستە ملکەچی هەڵە و نەریتەباوەکانی کۆمەڵگا نەبن و لەم پێناوەشدا کە خەباتێکی فکری دەکەن ڕوبەڕووی چەندەها لەمپەر و ڕوبەڕووبوونەوەی ئەو نەریتە سوانە و ئەو کارکتەرانی کە گۆڕانکاری قبوڵ ناکەن ڕوبەڕوویەوان دەبنەوە جا هەر لە ژیانی ڕۆژانەی خۆماندا یاخود تەنانەت هەر ئەگەر بە سۆشیال میدیا بە نمونەوە دەگرین کە شاعیرانمان کاتێک کە شۆڕشی فکری دەکەن لە شێعر چۆن ڕوبەڕووی دانەبەشەر و ڕوبەڕووی کارکتەرە چەپەچەکانی کۆمەڵگاکەمان دەبن. ناکرێت شاعیران دەست بە کڵاوی خوانەوە بگرن و هەموو ئامانجیانەوە بێ هەموو کۆمەڵگا لە خۆیان ڕازی کرد، بەڵام ناشکرێت دژی هەموو کارەکانی هەموو سێکتەرەکانی کۆمەڵگا ببینەوە بەس بۆی بڵێن دشت بۆی بڵێن دژەباوە و لەم پێناوەشدا پێویستە شاعیران و نووسەران زۆر تەبا بن، نابێ یەکتر بشکێنن، چونکە ئێمە کاتێکە خۆمان بە خاڵ پێم زدانین کە یەکتر بشکێنین چۆن لە ڕوومان بێ نەسیحەتی خەڵک بکەین بڵێن واز لە کەلتوری یەکترشکاندن بێن و چیتر بە یەکتر دانەپرۆسین کە بەبەستم داپرۆسینی فکری و داپرۆسینی نەفسیە. پێویستە هەمان هاوکاری یەکتر بین، من دایم بە هاوڕێ شاعیرەکانم وتووە بە نووسەران و چیرۆکنووسانم وتووە جوانترین شێعر تەباییە، جوانترین شێعر ئەم ڕێز و ئەتەکێتەیە کە لە ژیانی ڕۆژانەماندا بۆ خەڵک پیشان دەدەین. لە زۆر کۆڕ و کۆبوونەوەدا من باسی ئەوم کردووە وتوومە ئەگەر ئێمە شێعرمان جوانترین شێعری هەموو شاعیرانی دنیا بێ، ئەگەر سلوک و ئەتەکێت و تەباییمان وجودی نەبێ و جوان نەبێت، ئەم شێعر جوانیەکەی ڕووکەشە و مەرەکەبی سەر کاغەزە بەتەنها